لە شەشەمین یاریەکانی خولی بژاردەی بالێ عێراق هەولێر لە هۆڵ یانی ئەکاد عنکاوە میوانداری غازی جنوبی پێشەنجی کرد. لە گێمی یەکەم کوڕانی غازی جنوبی شاری بەسڕە بە ئاستێکی بەرز دەرکەوتن و بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر 15 خاڵ پێشکەوتن. لە گێمی دوم یاریزانانی هەولێر نیازی گەڕانەوە بۆ ئەنجامی یاریەکە و یەکسانکردنەوەیان هەبوو، بەڵام غازی جنوب ئەم دەرفەتەی پێنەدان و لەم گێمەش 25-21 براوە بوو. لە گێمی سێمیش غازی جنوب بە ئاسانی ئەنجامەکەی لە بەرژەوەندی خۆی بە کۆتا هێنا و بە 25 خاڵ بەرامبەر 15 خاڵ پێشکەوت و سەرکەوتنی لە یاریەکە بە 3 گێمی بێ بەرامبەر نووسیەوە. یانەی غازیاری یاریزانی زۆر بە قوتیان هەیە و یاریێکی زۆر باش دەکەن، یعنی سێ-چار تەشکیلیان هەیە، ئەمە زۆربەی شەبابین و ئەو ساڵیش ئامادەکاریی باشمان کردو و بەس یاری ئەو هاتووشی دۆڕان دەبی و دەبێەوە و یانەی غازیانەیەکی باشە و ئەوان سەرکەوتوو بوون، سەرکەوتنیان بەسەر ئێمە داهێنا. بەڕاستی تیپەکەمان ئاستێکی باشی پێشکەش کرد و یاریەکی گەورەی ئەنجامدا، هەرچەندە هەڵەمان لە گێمی دوم ئەنجامدا، بەڵام زوو چارەسەر کران چونکە ڕیزەکانی تیپەکەمان بەهێزە و یاریزانی هەبژاردە و یاریزانی خاوەن ئەزمونمان لەگەڵا. پێم وایە جیاوازیەکی زۆر لە ڕووی ئیمکانیەتەوە لە نێوان هەولێر و غازی جنوب هەیە. سوپاس بەخوا خاڵی پێشەنگیمان بەدەستێنا، ئێستا ئێمە پێشەنگین، ئەوەش گرنگترین شتە و لە داهاتوو باشتر دەبین. بەم شێوەیە غازی جنوب بە 6 سەرکەوتنی بەدوایەک و 18 خاڵی تەواو پارێزگاری لە پێشەنجیانەکان کرد. هەولێریش لە 6 یاری خاوەنی تەنها سەرکەوتنێک و 3 خاڵە. هەولێر لە یاری داهاتووی ڕۆژ یەکشەمە میوانداری یانەکەی دیکەی بەسڕا بەحری دەکات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.